بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ناڕزایەتی چین و توێژە جیاوازەکان دژی حکومەت هەرێمی کوردستان بەردەوامە و ئەمڕۆژ لەو چوارچێوەدە ژمارەیەک لە نووسەر و ڕۆشنبیر و شاعیر لە شاری سلێمانی گربنەوەیکی ناڕزایەتیان ئەنجامدا و داوایان کرد کە کۆتایی بەو زۆڵمە بێت کە لە خەڵکی کوردستان و موچەخۆران دەکرێت. ئەمە شەو بە میوانداری بەڕێز ڕاهی ڕاهبەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان باس لە خراپی دۆخی خەڵک هەروەها هەڵسەنگاندنێک سەبارەت بە تێپەڕبوونی ساڵێک بەسەر تەمەنی کابینەوەمی حکومەتی هەرێمی کوردستان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. لە شاری سلێمانی ژمارەیەک نووسەر و شاعیر و ڕۆشنبیر دژی خراپی دۆخی خەڵک و زوڵمکردن لە موچەخۆران لەلایەن حکومەتی هەرێمەوە گردبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا. ئەو نووسەر و ڕۆشنبیر و شاعیرانە ئاماژە بەوە دەکەن کە دۆخی ئابووری هەرێم کاریگەری خراپی کردوتە سەر کۆمەڵگە و ژیانی کۆمەڵایەتی ڕوخاندووە. دەژڵێن پێویستە دەسەڵاتدارانی هەرێم کۆتایی بە زوڵمکردن لە تاکەکانی کۆمەڵگا بهێنن. دەمانەوێت پەیامێکی مێژووی و ئاگادارکردنەوەیەک بە پەرلەمانتاران و حکوومەت و هەموو لایەنە سیاسیەکان بگەێنین لەبەرەوەی کە ئەم دۆخێکی ئێستا دروست بووە، ئەم دۆخە ئابووری کە لە 2014 تاکو ئێستا دۆخێکی تەنگەژەی ئابووری قەیران بە دوای قەیرانە دروست بووە. لەم کۆمەلگایە چەندین لێکەوتەی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری لێکەوتوتەوە. ژیان بە تەواوەتی ژیانی کۆمەڵایەتی داڕماوە. ئەم کۆمەلگایی ئێمە لە کۆمەلگایەکی ئینۆمی و بێسەرپەرشت ئاژین بەڕاستی. تۆ سیرکە بزانە تاک لەم دۆخەیە لەم کۆمەلگایی ئێمەیە چۆنەژی ڕۆژانە تا لەناو جەنگێکی دەرونی بێشمار ئاژی، جەنگی خۆی لەگەڵ ژیانە، لەگەڵ ئابووریە، لەگەڵ پەیوەندی کۆمەڵایەتەکانیە، هەستی تاک ئیرادی تاک داڕماوە. بەداخەوە ئەم هۆکارە ئابووری وای کردووە هەموو پەیوەندی کۆمەڵاتەکان تێشکاوە. لە وڵاتی ئێمە بەداخەوە خۆشەویستی نەماوە، ڕێز نەماوە. لە بری خۆشەویستی و ڕێز ڕق و قینە و درۆ و بوختان و دوژمنایەتی دروست بووە. ئەم سرایم حیزبانە داچۆڕاوەت و بەناو کۆمەلگا کەسی خۆش ناوێ. سیر لەوەدایە تاکو ئێستا هەموو کێشەیەم کۆمەلگایی ئێمە لە موچاکۆ بۆتەوە. ناڕەزایی بە حکوومەتی دەسەڵاتی کوردی ئەگەێنین کە بە ئاگا بێتەوە ئیتر بەسە کۆتایی بێنێ بەو هەموو زوڵم و زۆرە، کۆتایی بێنێ بەو هەموو قەیرانە. لە وڵاتانی پێشکەوت و نووسەر و شاعیر و ڕۆشنبیر و مامۆستای زانکۆ ڕۆڵێکی گەورە لە بەرەنگاربوونەوەی ستەم و نادادی دەبینن، بەڵام لە هەرێم بەشێکی زۆریان بە پارە بێدەنگراون. لە گردبوونەوەکەی ژمارەیەک نووسەر و شاعیر و ڕۆشنبیری سلێمانی ڕەخنەی تون ئاراستەی ئەو ڕۆشنبیر و نووسەرانە کرا کە بەهۆی پڕی گیرفانی خۆیانەوە بێدەنگیان هەڵبژاردووە. زۆر بەداخەوە بۆ ئەو ڕۆنشتین بیرانی کە ئێستا گیرفانیان گەرمە و خۆیان حازر کردووە بڕۆن بۆ فلان و بۆ شوێن گیرفانیان گەرم کردەوە. ئەی بیر لە گیرفانی ئەم گەنجانە ناکەنەوە، بیر لە گیرفانی ئەم ڕۆشن بیرانی تر ناکەنەوە، گیرفانیان 5,000 تیانە. زۆر بەداخەوە بۆ ئەو ڕۆشن بیرانی کە خۆیان فرۆشتووە، زۆر بەداخەوە بۆ ئەو ڕۆشن بیرانی کە نیشتیمان و خاک و خۆشەویستی و نەتەوایەتی و هزر و بیرکردنەوەیەک بۆ بنیادنانی ئەم وڵاتە خسویان تەژێر پێڵاوەکانیەوە لەبەر خاتری کەمیەتێ پارە کە بیان خەنە گیرفانیان بچنە بە دەرگای مەسئولی بەڵیان بۆ بکەن و بیان بە نەژوورەوە بۆ شوێنە تاریکەکان. زۆر بەداخەوە بۆ ئەو ڕۆشن بیرانەی کە خۆیان فرۆشتۆ بوونەتە کۆی لەو دارە دەسی ئەم دەسەڵاتە بێویژدانە. چونکە بەڕاستی من لێرە و لەوێ ئەی بیستمەوە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵەکانی بیستنەوە کە ئافرەت هەبووە موچەکەی پێ نەدراوە، مناڵەکەی بردووە مرانوێتی لەبەر ئەوەی ئەمەل چووە وتێتی کێ مناڵەکەم بۆ بمرێنێ 500 دینارم نییە دکتۆرەکە داوای لێکردووە نەشتەرێکگەری بۆ بکا بە سەلامەتی. ئەمە تەنها هەڵخەڵەتان نێبوو وەکو لە سەرەتای ڕاپەڕینەوە دەستیان پێکردووە لەژێر ئاڵای کوردستان و لەژێر خوێنی شەهیدانە کە ئەم ڕۆژیان نەویست کە ئاوا ماڵ و مڵشی کوردستان داگیرکەن و خوێنی شەهید خۆن لەژێر ئاڵای شەهید کوردستان و خوێنی شەهیدا هاوڵاتیانیان بەم ڕۆژەگەیان. بەداخەوە بۆ ڕۆشنبیران، بەداخەوە بۆ پارێزگاری سلەیمانی بۆیە ئەمڕۆ لێرە بواە. حەزەکەم لێرە شەو پەیامێک بم بە پارێزگاری سلەیمانی کاکەڤاڵ خۆی باش دەزانێ خەڵکی ئەم شارە ڕۆژانێک بوو ئەم دوو حیزبی دەسەڵاتە هجوومیان کردە سەر گردەکەی گۆڕان. خەڵکی ئەم شارە بە گیان و ڕۆحی خۆی وەکو کار و بەرخ پاڵکە و لە بەردەمی گردی گۆڕانە نەیهێش پەنجەیە بۆ گۆڕان ببرێ. بەڵام ببوایە ئەمڕۆ گۆڕان و حیزبەکانی تریش ئەم زوڵمەی یەشێتی و پارتیان قبول نەکردایە و بکشانایەتەوانێ. ژیانی تاکەکان لە هەرێمی کوردستان لە دۆخێکی کارە سادباردایە و ئەو چین و توێژانەشی دێنە سەر شەقام و ناڕزایەتی دژی حکومەت دەردەبڕن کەمینەن. لە دوای فرۆشتنی نەوت بە سەربەخۆیی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ڕێگەی پارەی نەوتەوە
دەستیان بە کڕینی نووسەر و ڕۆژنامەنووس و شاعیر و مامۆستای زانکۆ کردووە. بەشێکی زۆری ئەو چین و توێژە بە پارە و لاڕێکەی نووسینەکانیان ماکیاژ بۆ گەندەڵەکانی دەسەڵاتداران و گەندەڵکاران دەکەن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاگڕاهی بەخێربێن سوپاس زۆر سپاس بەرلەوەی کە هەڵسەنگانێک بۆ کابینەی نوێم بکەین لەسەر ئەو کردبوونەوەی ئەمڕۆی ژمارەیەک بڵین نووسەر و شاعیر و ڕۆشنبیر سەرنجی بەڕێستان چێت تا چەندێک ڕۆشنبیران و نووسەران و شاعیران دەتوانن ڕۆڵ ببینن بۆ چاکنی بارودۆخی گشتی. زۆر سپاس کە حەچیم دیارە سڵاو و ڕێزمێ بۆ بینەرانی کەناڵی پێیان بەرنامەیەکی باش و چاک و سەرکەوتوو هەیە بینەری باش هەیە سوپاس سەبات بە ڕۆشنبیری کاکحەچیم ئێمە لە هەرێمی کوردستان لە 10 ساڵی ڕابردوو و 11 ساڵی ڕابردوو لە دوای 2009 تووشی دۆخێکی بێمتمانەیی بوو لە هەموو کایەکاندا بە تایبەتی لە کای سیاسی و کای ڕۆشنبیریش لە کای ڕۆشنبیری ئێستا نوخبەیەک ڕابەرایەتی گۆڕانکاری و نووسین و ئەو بابەتانیان دەکرد کە بەڕاستی لە دۆخی سیاسی هەرێمی کوردستان لە 2009 تاکو 2020 متمانەیەکی زۆریان لەدەستا یعنی ئەگەر ئەوان هەندەی بەرپرسەکانی هەرێمی کوردستان خەتابان ئەو ڕۆشنبیریانەی کە خۆیان لای کردو بۆ کای سیاسەکە کە لایەنگری حیزبەکانیان کرد لایەنگری کۆمەڵێک بابەتی دیاریکراویان کرد کە بۆ ئەوەی کە خەڵکیش متمانێت بە چینی یاخود نوخبەی ڕۆشنبیر نەمێنێت بەو بابەتانە نەمێنێت هەمان شێوەی کە لە بەرپرسەکان یانە و لەم ڕۆژانی پێشوو بیستم کە یان خوێنمەوە کە نووسەرێکی دیاری نوخبەی ڕۆشنبیری باسی ئەوەی کرد کە ئەم سەردەمە سەردەمێکە کە ترسنۆکترین ڕۆشنبیر هەیە ترسنۆکترین نووسەر هەیە بۆیە حکوومەتیش ئەوەندە زاڵە کە ڕاگەاندن کایەکی گرنگە کە چاودەری حکوومەت و پەرلەمان و بابەتەکانی دیکەی سیاست بکات باسی لەوە کرد بەڵام ئەگەر ڕۆشنبیر بێت ناتوانێت هەموو سەردەمەکان بە یەک بەراورد کات یعنی ئەو هەموو سەردەمەکانی نەبینێت تا بەراوردی کات بزانێت ئەمە چۆن نییە بۆ ئەم خۆناغەت ترسنۆکترینە بەڕێی من پەیوەندی بە ترسنۆکیۆ نیە پەیوەندی بۆ هەیە کە متمانەکە لە دەست درراوە بە تایبەتی کە کۆمەڵێک ڕابەرایەتی ئەو نوخبەی ڕۆشنبیریان کرد و خۆیان لەگایە کردەوە بۆ کۆمەڵێک بابەتی سیاسی و لێەوە ئەوانش متمانیان لەدەستە باشە بەڵام تاسەن ڕۆشنبیر و نووسەر پەیوەند بووەیە کە لە هەردوو حیزبەوە بڵین کردرابن جۆرێک لە بێدەنگیا خۆت هەرکی ڕۆشنبیرە کارنی بۆ شاردنەوەی گەندەڵیەکان مەکاتکردنی گەندەڵکاران بەڵێ خۆی هەندە پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە ئەوەندەش پەیوەندی بە نوخبە سیاسەکە و بە لایەنی ئۆپۆزیسیۆنەوە هەیە ینی نووسەر لە هەموو حاڵەتێکە دەبێت بێلایەنگر بێت ینی بێلایەن بێت کە بێلایەنی هەر حیزبێک بێت بۆ ئەوی نوخبەی خۆی بپارێزێت بۆی بتوانێت کە بەیانی دوو بەیانی سەردەمێکی دیکەش لە داهاتوودا ڕخنە بگرێت ڕخنەکەی بەجێ بێت متمانێت پێکراوە بێت بۆ هەر لایەنێک خۆ لایەکەوە لە ڕووی نووسەری لە ڕووی ڕۆشنبیریەوە ئەمە لێدانە لە بەهای ڕۆشنبیری لێدانە لە بەهای متمانە کە خەڵک هیوای پێێتە باشە بەس ڕەنگە خەڵک بڵێن لە نێوان دەسەڵاتی کوردی و لەناو ئۆپۆزیسیۆنیشە بەتابەتی دەسەڵاتێک گەندەڵە یاخۆ بڵێن زوڵمی زۆر لە خەڵک دەکات دەکرێت بێلایەن بێت ڕۆشنبیر ناکرێت بێلایەن بێ بەڵام ناشکرێت لایەنگری بۆ لایەنێکە کە سەرکەوتوو نابێت ینی ڕۆشنبیر بۆیە ڕۆشنبیرەکە پێشبێنی هەندێک حاڵەت دەکات ینی ڕۆشنبیری تایبەتمەندی خۆی هەیە خصڵەتی خۆی هەیە ئەم خصڵەتانە دەبێت دیاری بکرێن لە ڕۆشنبیریەوە کە ئەمانەی هەبوو دەبێت باشتر بیرکاتەوە ڕۆشنبیرتر بیرکاتەوە بە ئاستێکی بەرزتر بیرکاتەوە کە هەر لایەنێکی سیاسی کە پەنجەی بێت بۆ سیاست بۆ گۆڕانکاری بۆ هەر بابەتێکی دیکە دەبێت پێشبینیەوە بکات کە ڕەنگە سەرکەوتوو نەبێت دوجار ئەویش باشە بینە سەر هەڵسەنگانێک بۆ کابینەی نوێم ئەکە ئێستا ساڵێکی تێپەڕاندووە ئەم کابینەیە هیچی کردووە یاخود چی کردووە لە ماوەی ساڵێکدا بەڵێ ئەمە دیارەوە ساڵێک تێپەڕی بەسەر کابینەوەی نوێم دیارە من لە سەرەتاوە هەم لە ناو فراکسۆن هەم لە ناو پەرلەمانی کوردستانی زۆر بەڕاشکاوانە ئاماژەم بەوەدا کە ئەم کابینی نوێ ئەگەری هەیە کە سەرکەوتوو نەبێت ڕەنگە بەراورد بە کابینەکانی تریش سەرکەوتوو نەبێت نەک ئەوەی کە ئەمە بە سەرکەوتوو نیە بەراورد بەوانەی کەش سەرکەوتوو نەبێت چونکە پەیوەندی بەوەیە کە ئێستا سەرۆکی حکوومەت گۆڕاوە سەرۆکی حکوومەت کەسایەتێکی دیکەیە هەندێک خەستە سەرۆکی حکوومەت دەبێت هەی بێت وەکو مەسەلەن لە هیچ قۆناغێکدا لە
مێژووی حکومڕانی ئێمەدا لە 92 بەدواوە با بڵێن لە نێوان سەرۆکی حیزبێک و سەرۆکی حکومەت بەیاننامە دژێک بڵاوکەنەوە بگاتە ئەو ڕادەیە کە شەریکی دەسەڵاتێک لەگەڵ تایبەت لەناو حکومەتدا بێت بەیاننامە بەرامبەر بە بەیاننامە بنووسە دواتر سەرۆکی حکومەت ڕایگرت مەسەلەن با بڵێن سەرۆک وەزیرانی کابینی 8 و 7 بۆ شێوازە معاملەی نەدەکرد بە شێوازێکی دڵفراوانتر بە شێوازێک کە ئامادەیە گوێ بگرێت بە شێوازێک کە بتوانێت بە ئاستێکی ڕۆشنبیرتر گوێ بگرێت لە داواکارەکانی خەڵک لە حیزبە جیاوازیەکان بەڵام ئەم کابینی دۆیەمە لە سەرەتاوە من ئاماژەم بۆدا کە ڕەنگە لەبەر ئەو خەستەتانە کە بوونی هەیە سەرکەوت پێ دوایە کابینەکانی پێشووتر باشتر بوون لەم کابینەگەر ساڵێک هەڵسەنگانی بۆ بکەیت بە کۆی گشتی کابینەکان لە ئاسیوان خراپ و خراپتری نابوو باش نەبوو بە کۆی گشتی خەڵکی هەرێمی کوردستان دەزانێت ئەو باشە نەبووە بەڵام بەراورد بە بەراوردکردن بە خەسڵەتەکانەوە بە ئەو شێوازەکان کە ڕوویدا ئێستا خراپترین دۆخی هەرێمی کوردستانە بە هەموو تەمەنیەوە ئەنی پێ دوای خراپترین کابینێشە ئەم کابینەکە تاوا نەبە بەڵام تاکو ئێستا ئەوەی پێشبینی بەدی هاتووە ئەوەی پێشبینیان کرد لە سەر نەکەوتوی بەدی هاتووە لە چ ڕوویەکەوە ینی هەمانجی لەناوە حیزبەکان هەمانجی لەگەڵ پەرلەمان و حکومەت هەمانجی لەگەڵ نێوان هەموو لایەنگرەکان کە بەشدارن لە حکومەتی هەرێمی کوردستان باشە بە زۆکو بەڵێنەکانی هەڵبژاردنیش چی ئەوەی کە پارتی ئیدعای کوردستانێکی بەهێزی دەکرد ئەوەی یەکێتی خۆشتان کە باسیاری کار و ئارامیتان دەکرد جێبەجێکراونە و دروشمانە لە ماوەی خۆی کە ساڵێکە ئەم ڕاستیەکی تاڵ هەیە کە دەبێدانی پێدامنێ ئەوەیە کە لە یەکەم جارە لە مێژووی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان زۆرینەیەکی ڕەها هەیە ینی شێتی نیشتیمانی کوردستان ئێستا 21 کورسیە زۆرینەیەکی لە ناو پەرلەمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بەڵێنێکی دابێت هەر ئینێکی دابێت با بڵێن بەڵێنێکی داوە بە خەڵکی هەرێمی کوردستان بەپێی توانای کورسی خۆی دەتوانێت جێبەجێ بکات ینی ئێمە لە هەرێمی کوردستان واقعێک هەیە بەشێکە پەیوەندی بە ڕێژەی یاسایی ناو پەرلەمانی کوردستان بەشێکی دیکە هەیە بە پەیوەندی هەیە بە مێژووی هەرێمی کوردستان ئێمە لە ڕووی مێژوو بەهێزی بەس لە ڕووی یاسایی و لە ناو پەرلەمانی کوردستانەوە ئەوەندە بەهێزنی بتوانین بەڵێنەکانمان جێبەجێ بکەین چونکە ئەو زۆرینەمان نەبردێتەوە زۆرینە خۆشتان کە ڕێی ئەو گلەی شێ لە یەکێتی نیشتیمانی ئەگەر یەکێتی نەتیجەی هەڵبژاردننی تەزویری بڵین ئەندامانتان لە کۆمیسیۆنی هەڵبژاردن ڕەنگەم زۆرینەیەش دروست نەبووە خەتابار نین کەم زۆرینەیە لە ناو پەرلەمان خۆی دروست بووە دەسەوەر دەکەم خەڵکی شایدی ئەوە بدات کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە باجی داوە بۆ ئەوەی تەبایی ناو هەرێمی کوردستان بپارێزرێت قەوارەی هەرێمی کوردستان بپارێزرێت چاوپۆشی لە زۆر شت کراوە کە بۆ تمایکە ئەوەی کە قەوارەیەکە بێت چونکە قەوارەکە ئاسان مەدی نەهاتووە سەدان شەهید درراوە بۆ ئەوی ئەم قەوارەیە بەدی بێت بە باجەکەشی یەکێتی نیشتیمانی کوردستان داوێتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 50 کورسی بۆتەوە 18 کورسی دوای بۆتەوە 21 کورسی ئەمە هەمووی باج ینی ئێمە ئەگەر 50 حسابکەی بۆ 18 کورسی 32 کورسی بەخشرایەوە بە ئازادی بەو قەوارەی هەرێمی کوردستان لە پێنا ئەوەی کە هەرێمێکی وامان هەبێ قەوارێکی وامان هەبێ سەرکەوتوو بێتێتە لە ئەنجامی ئەوەیە کە باجە لە پێناو ئازادیە خودت باجە لەوەی کە حکومڕانێکی باشتان نەکردەوەی کە کورسەکانتان باشتر ئەگە واقعی بیرکەینەوە بە هەردوو لاوەیە بەڵام زیاتر ئازادێکی ئەو ئازادەی لەم سنوورە هەیە ینی ئەو سنووری کە یەکێتی حکومڕانی تێدا کردووە پەیوەندی بە یەکێتی یان پەیوەندی بە خەڵکەکەیەوە چکۆ زۆر جار باس لەوە دەکرێت کە سروشتی خەڵکی ئەم ناوچێ ڕەنگە جیاواز بێ لە ناوچەکانی تر سروشتی ناوچە کۆمەڵێک فاکتەر و خەسڵەتن ینی بەڵام پەیوەندی بە حیزبەکەشەوە هەیە من کاحەکی من ماستەرم هەیە لە باڵێ سۆشیۆلۆژی سیاسەتدا باش ماستەرەکەم لەسەر ئەوە بوو کە بەراوردی نێوان هێزە چەکدارەکان پێی کە تەتەوەڕ دەکەن یاخود دڤەلۆپ دەکەن لە ناو کای سیاسیدا دەمنە هێزی مەدەنی یەکێتی نیشتیمانی کوردستان دووەم هێز بووە کە بە چەکداری هاتۆتە مەیدان هاتۆتە لە سەر حکومڕانی و دەسەڵاتی پارێزگارێکی تەسلیم کردووە ینی پارێزگای تەسلیم کردووە مەسەلەن دەسەڵاتی پارێزگای ئێستا پارێزگا بزنەوەی گۆڕان لایەتی ینی پارێزگاری سلێمانی سەر بە بزنەوەی گۆڕانە کە ئەمە لە ڕووی دەنگدانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دۆڕاندی تەسلیمی کرد ینی ئەمە واقعێک کە دەبێت دانی پێدامێت ئەم واقع لە هێزەکەی دیکەدا نییە بوونی هەیە لە هەرێمی کوردستان ینی پێ دوایە تەنە ئەڵگۆڕی دەسەڵات ئەوەی کە ڕوویداوە لە سنووری پارێزگای سلێمانی ینی ئەڵگۆڕی دەسەڵات لە پارێزگارێکدا کورد دەکرێتەوە نیشانەیەکە نیشانەیەکی بچووک ئەنگایەکی باشە کە بتوانێت ئەمە ئەنجام بدرێت ینی تۆ پارێزگایەک بدۆڕێنیت بە دەنگدان ئەمە گرنگە باشە لە ڕووی مەسەلەی موچەی فەرمانبەرانەوە لەم کابینەیەدا
بۆچی موچەی فەرمانبەران وای بە سەرهات لێبڕین هاتە گۆڕێ اینجا نەشکرا بە پاشەکە و دۆکو کابینەکانی تر بەڵێ دیارە کاخەچی کۆمەڵێک بابەت هەن بۆ ئەوەی ئەم ڕکردنەوە بدرێت ئەم هۆکارانە ڕوون بکرێتەوە بۆ ئێوە بەڕێز و بۆ بینەرانیش بەشێک لەو بابەتانە پەیوەندی بە نەوتەوە هەیە لە هەرێمی کوردستان ئیدارەداری نەوت هەڵە بووە گەندەڵەیەکی یەکجار زۆر تێدا ینی ئابووری ناسێک نییە بڵێ بە منتیقی بی لێکاتەوە بڵێ ئەمە باش کراوە ئەمە چاکراوە بە ئیداری کراوە ئەم نەوتی کە پیاکراوە لە هەرێمی کوردستان بۆ نمونە منەیە لە هەرێمی کوردستان یەک بۆڕی نەوتمان هەیە بۆڕی نەوتەکە لە تەختەقۆ دەچێتە خورمەڵە لە خورمەڵە دەچێتەوە سنووری تورکیا و با بڵێ هەرێمی کوردستان لە تۆکێشەوە ئەچێ بۆ سنووری تورکیا و هەرێمی کوردستان ئەلێ ئەو بۆڕی نەوتە ساڵی 2017 فرۆشرا بە 1.8 میلیارد دلار 1.8 میلیارد دلار 1.8 میلیۆن دلار بەڵێ 1 میلیارد 800 میلیۆن دلار فرۆشراوە بۆڕی نەوتەکە لە ستا 60 بە کۆمپانیای ڕۆزنەفت لە ستا 40 ماوەتۆ بۆ کۆمپانیای کار کە نزیکە لە لایەنێکی دیکەوە لە ناو هەرێمی کوردستان ئەم لە ستا 60 کە 2017 فرۆشراوە ساڵانە 700 میلیۆن دلار بەس دراوە بە کرێدانی یعنی لە پێناوە بە کرێگرتنی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان 700 میلیۆن دلاری داوە ئێستا 3 ساڵ دواترە کەڕەتی 700 میلیۆن دلار دەکاتە 2.1 میلیارد دلار کە تێرچووی کرێدانەکەی واتە زیاترە لەو بڕێ کە بە پێناوی دەستی کەوتووە لە کاتی فرۆشتیدا ساڵانەمە بەردەوام دەبێ ئەم کرێ ینی خەڵکی هەرێمی کوردستان تەسەوە دەکەم ئامادەی تێدا دەبوو ئەگەر دوو پاشەکەوتی زیاتری بکردایە و بخۆی بووە خاوەنی بوایە خاوەنی ئەو بۆڕێنەوتەوە هەرێمی کوردستان ئێستا هاوڵاتەکانی ئەوانەی مۆزەفن ئەوانەی فەرمانبەرن لە هەرێمی کوردستان دەیانتوانی ئەو قازانجی کە حکوومەتی هەرێمی کوردستانی دا بە کۆمپانیای ڕۆژنەفت دەیدا خەڵکی هەرێمی کوردستان ئەو وەری دەکرد بەڵ ئەی لە ڕووی داهاتەوە لە ڕووی داهاتیشەوە لە ڕووی داهاتەوە مەسەلەن ئێمە لە هەرێمی کوردستان هەر لە عەقدی نەوتەکان دەست پێ بکەین ئێمە لە عەقدی نەوتەکان هیچ پەرلەمانتارێک بۆ ئەوەی جەنابەت ڕوون بێرەلات هیچ پەرلەمانتارێک شارەزایی یاخود زانیاری تەواوی لاینی لەسەر ئەو گرێبەستانەی کە کراوە لە هەرێمی کوردستان هەمووی ئەو زانیاری کە دەستمان کەوتن لە ڕووی خۆمانەوە لە ڕووی پەیوەندەکانی خۆمانەوە کە دەستمان کەوتووە کاتی خۆی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هێنایە پەرلەمان بەڵام دوای نەما لە پەرلەمانی کوردستان چیان لە ئادیانی گرێبەستەکان شاردیانەوە نەما هێنرابوونە پەرلەمان لە پەرلەماندان گوایە ئەمە پەیوەندی بە بارودۆخی دیکەەوە هەیە هێنی گرێبەستەکانی ئێمەداوە ئێمە ژۆک و پەرلەمانی کوردستان بە دەوڵەتچوومان کردو داوامان لە گرێبەستەکان کە گرێبەستەکانیان هێنابوو بۆ بینایی پەرلەمان دوایی بڵاوکرا بەڕوونی لە ماڵپەڕەکان لە پەرلەمان لە سایتی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوکرایەوە بوونی نەما بەس دەمەوێت ئەمە ڕوونکەمە بۆ ئێوە بەڕێز بۆی بزانە گرێبەستەکان لە هەرێمی کوردستان چۆن کراوە دیارە ئەم گرێبەستە گرێبەستی شەریکی ینی بە شەریکایەتی نەودەر لە هاوبەشن کە هاوبەشن بە شێوازێک کراوە ئەم هاوبەشیە ئەم ڕێککەوتنی هاوبەشیە لە زیاد لە 80 وڵات بوونی هەیە لە مسر لە ئێران لە ئازەربایجان لە زۆر شوێن بوونی هەیە لە هەرێمی کوردستانیش بوونی هەیە ڕێککەوتنەکە چۆنە کۆمپانیان دێتە هەرێمی کوردستانەوە کاتێک کە نەو دەدۆزێتەوە یاخود ناشی دۆزێتەوە دەبێت لە ستادە بدات بە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە خاوەندارەتی خاک و خۆڵی ئەم وڵاتە لای حکوومەتی هەرێمی کوردستانە و دەبێت لە ستادەی بڕی نەوتەکە بدا بە حکوومەتەکە کە ئەو سەتادەیە ڕۆیشت لەو نسبێ مەسەلەن بۆ نمونە لە $10 حسابێکی بەرمێنی بە $10 حسابکەین ئەگەر لە ستادەی بدا یعنی $1 لە هەر بەرمێنێک دەداتە حکوومەتی پێش ئەوەی هیچ بێت دوای لەو $10 $9 ئەمێنێتەوە $9 چی ئەکات ئەو مەصرفانێک کە کردوێتی ئەو خەرجەکە لەوێدا یعنی خەرجەکە ئەوەندە زۆرە خەڵکی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان سوودی لێ نابینێت لەو نوێیە تا لە 150 تا لە 140 بۆ 50 دەتوانێت خەرجی بکات دەتوانێت مستەفی تێدا بکات ئەو کۆمپانیایە کە لە هەرێمی کوردستان بوونی هەیە کاتێک کە لە 140 و 50 دەکاتە $4 بۆ $5 کە دەمێنێتەوە $4 ئەو $4 دابەش دەکرێت بە شەریکایەتی اینجا 70 بە 30 80 بە 20 15 بە 85 بۆ شێوازە دابەش دەکرێت بەڵام مەسەلەن بۆ نمونە لە ساڵی پاردا ساڵی پار 8.5 میلیارد دلار قانجاجی نەوت بوو نزیکەی 5 میلیارد دلاری چوو بەس بۆ خەرجی تا لە 165 حکوومەت خۆی 3 میلیارد و 500 میلیۆنی ئەوەندەی بەماوەتە خەرجەکە ئەوەندە زۆرە خەرجەکانیش چین کە حەچین بۆ ئەوە ڕوون بێ وەکو باسیکم ئەوە بۆڕی نەوتە نزیکەی 700 میلیۆن دلار
ساڵانە دەچێت بۆ بڕینەوە باشە بەس لە هیچ وڵاتێکی تر هەیە بۆڕێنەوەتەکە دواتر لەسەر ئەوانی تر قسە بکە بەس بفرۆشتێت و بە 3 ساڵ دوو کۆمپانیا بڵین بە 2 ساڵ بتوانن ئەوەی کرێی کڕینەکە بەدەست بێنەوە مای فرۆشتنەکەیەتی شتیوان نەبوو ینی هیچ ئابووری ناسێکە متەقبول ناکە ینی ناتوان بڵی هۆکارێکی منتیقی بۆ دۆزیتەوە ینی تۆ بڕینەوەتێک بفرۆشی بە بڕێک پارە دواتر بەکرێت ئەو یەک بۆ کرێ بۆ ڕێکە بڕە خەرجەکانی تر بۆ چیە بۆ کۆمپانیای سکوێریتیە بۆ چیە خەرجەکانی دیکە بۆ شێوازن کە کۆستەکانە پێ دەڵێن کۆستواتە خەرجی ئەو دابش دەکرێت کە دابشکرا بە شێوازەیە حکوومەتی یاریمی کوردستان هیچ شیوای بۆ نامێنێتەوە کە ناشبێنێتەوە اینجا ئەمە کۆمپانیەکان چۆنە 700 میلیۆن دلاری ساڵانە دەچێت بۆ ئەم بابەتەکە بۆ ڕینەوتە کرێکەتی کە خۆمان خاوەنددارێتوان دەکرێت خۆمان دروستمان کردووە دووەم ئەم کرێی وزەی ناوخاکی با بڵێن کۆمپانیای وزەی تورکیا گواستنەوەی مەسەرەن لە تۆ لە سنووری کوردستانەوە تا بەندەری جیهان 650 کیلومتر ئەو بابەتانەیە ئەمەش کری دەوێت کرێکەی ساڵانە 450 میلیۆن دلار 500 میلیۆن دلار هەنی تەنها کرێی گواستنەوەی ناوخاکی تورکیا بەس 400 میلیۆن دلارە بەڵێ تورکیا قازانجێکی زۆر دەکات ینی قازانجێکی زۆر دەکات ینی هەمووشی نەوتی هەرێمی کوردستان لە تورکیاوە دەڕوات ینی بەشی قازانجەکەی بۆ تورکیا دەڕوات خەرجەکانی تر بۆ کۆمپانیا ناوخۆیەکان دەڕوات کۆمپانیای سکوریتی چکێستەڵە بەرپرسانیش کۆمپانیای سکوریتیان دروست کردێمە دوو لیوای نەوت و غازمان هەیە ئەوەش بابەتێکی کێ مەسەلەن تۆ نزیکەی 65 کۆمپانیای سکوریتی هەیە لە هەرێمی کوردستان لە کاتێکدا تۆ هێزێک تێ بە ناوی لیوای نەوت و غاز ینی تۆ کە هەتا بیپارێزە بۆ دەیدێ سکوریتی کۆمپانیا ئەمەش خەلەلێکی دیکەی لە حکومڕانی کە بوون هەیە هەموو ئیداریە هەمووی فەسادە هەمووی گەندەڵیە باشە بەس بەرپرسانی هەردوو لای تێدا هەم یەکێتی پارتیشی تێدا بەدڵنیایی ئەو تێدایە پاشە وەکو داهاتی نەوت کە ئەم کابینێ پێشتر بڕیارێکی دەرکرد کە هەموو داهاتەکان بکڕێنەوە وەزارەتی دارایی ئێستا داهاتی نەوت و داهاتەکانی تریش وەڵە چوونی بەڕێزت هەمووی دەگەڕێتەوە وەزارەتی دارایی یاخود داهاتی نەوت ئێستا دەچێتە کوێ کە حکیم خۆی لەم وڵاتە بەداخەوە ئێمە لە پەرلەمانی کوردستان با ڕوونتر بڵێم زیاد لە 370 یاسای پەرلەمانیمان هەیە زیاد لە 430 بڕیاری یاساییمان هەیە هەمانە بەڵام ئێمە چەکی ئێمە لە پەرلەمانی کوردستان قانونە یاسایە باش ئەم دەسەڵاتە وا فێر بووە کە بە یاسا گەندەڵی بکرێت بە یاسا یعنی بە یاسا گەندەڵی دەکرێت ڕوونە ئەشکرای کۆمپانیایەک دامەزراوە بە ناوینەوەتەوە کۆمپانیایەک دامەزراوە بە ناوی سکیوریتی کۆمپانیایەک دامەزراوە بە هەمووی ئەوە خاڵی دەکەن ینی بوونی نامێنی هەمووشی هێزەکەی ئێمە وەکو پەرلەمانی کوردستان هێزی ئێمە هێزی دەستی ئێمە یاسایە ینی یاسا دەرەقەتی یاسادانە ناکرێت شتیوە نابێت ئەو بابەتانە پەیوەندی بەوە هەیە کە ئێمە پێویستە ئەمە بە شێوازێکی دیکە خەڵک ڕوون بکرێتەوە کە بەڵگەشمامە دەست بێ ڕەنگە سەرکەوتوو نەبینەوەی کە گەندەڵەکان دەرخین باشە بەس وەکو داهاتەکان ئێستا هەمووی ناگەڕێتەوە وەزارەتی دارایی بە دڵنیاییەوە تۆ لە 92 تاکو ئێستا حکوڕانیەکەی نەتوانی بێ حکوڕانێکی باش و سەرکەوتوو بەدەبێنی بە دڵنیایی ڕۆیشتووە هەندێکی بەو کوێ ڕۆیشتووە بڵێن جاسپی کراوەتەوە بە ناوی کۆمپانیا ڕۆیشتووە بە ناوی سکیوریتی ڕۆیشتووە بە ناوی بابەتی جۆرا و جۆر ڕۆیشتووە دەرەوە ڕۆیشتە بە دڵنیاییەوە چۆتە دەرەوە مەسەلەن کە حەکیم ئێمە لە 2005 تاکو ئێستا 170 میلیارد دلار بودجێ ئەم هەرێمە بووە یعنی لە سەردەمی قەیرانەوە مەسەلەن 2014 تاکو 2020 داهاتی ئەم هەرێمە 6 میلیارد دلار بووە 6 میلیارد دلار هەمان ئەو بودجەیە کە لە پێش 2014 هەمان بوو ینی بە هەر ساڵێک 10 میلیارد دلار ساڵی پێشەوەش هەر 10 میلیارد دلار بە نزیکی ئەوەندە بووە 10 بۆ 12 بوو هەر بەردەم ناوان بووە بەس لە 2014 تاکو ئێستا نەماتوانین بە باشی موچە خۆرانیش بکەین باش سەبارەت بە لێبڕینی موچە پێشتر ناڕزایەتەیە کە بوو لە ناو پەرلەمانتاران ناودەسەڵاتیش ئێستا لە پەرلەمان هیچ ناکرێت بۆ ئەوی کە درێژ نەکرێتەوە چووکە ئەگەرەکانەوەی کە درێژ بکرێتەوە لێبڕینی موچە خۆی ئەم قەرارێک کە دراوە لە پەرلەمانی کوردستان و نەدرا لەکوێ دراوە حکوومەتی یاریمی کوردستان خۆی سەربەخۆیان لە 21 بڕیوە ئێمە بە هیچ شێوەیەک لە پەرلەمانی کوردستان دەرنەچوو ئەمە یەکێکە لەو خەلانەی کە زۆرینەیەکی لە پەرلەمانی کوردستان ئەمە پەیوەندی بەوە هەیە کە حەکیم دەمێ شتێک ڕوون بێ بۆ ئێمە وەزیرەکانی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕانیش خۆ هەر بەشداریان کردن ویستمەوەی بۆ ڕوونکەم یەک شتەیە لە ڕووی حیزبی و ئەمە جیاوازین یعنی لە حیزبێکی دیکەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان حیزب وەکو حیزب دەبینین پەرلەمان وەکو پەرلەمان دەبینین حکوومەت وەکو حکوومەت دەبینین
بەڵێ ئێمە دەسەڵاتدارین لەگەڵ حکومەتی شەریکی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەناو حکومەتەدا بەڵام تێڕوانینی ئێمە بۆ حیزبایەتی جیاوازە بۆ پەرلەمان جیاوازە بۆ حکومەتیش جیاوازە خەلەلی پارتی ئەوەیە کە پێی وایە حکومەت پارتیە پارتیش حکومەتە پەرلەمان پارتیە پارتی پەرلەمانە یعنی ئەمە خەلەلەکەی ئێمە خرەخنەیەک بگرین لە حکومەت تیمیشەتیش تێدایە بەڵام ئێمە پەرلەمانتارین موقیفمان جیاوازە موقعیشمان جیاوازە حزبی ئێمە ئەوها دەڕوانێت لە سیاسەتی بەس وەکەوەی کە هاوسەر و کێوە پێشتر باسی لەوە کردووەگە لەگەڵ بەغداد ڕێک نەکەون ئەوەسیارێمە شەفافیت لە خەرجی نەبێت کشانەوە لە حکوومەت و هەڵپەساردن لە حکوومەت و هەڵبژاردننی پێشوەختەیەکێک دەبێت لە بژاردەکان بەڵام تقریبن نزیکەی خەروا بۆ مانگێک دەڕوا خەڵک دەپرسێ ئەی هەڵوێسی یەکێتی چی بەسەرات هەڵوێسی یەکێتی هەر لە شوێنی خۆیەتی ئەمە ڕەنگە تا 3-4 مانگی تریش تەحملکەین بەڵام لە واقعدا ڕاستێکی ئەوەیە کە یەکێتی و هاوسەرەکانی یەکێتی ئامادەیان تێدا تا ئاستی هەڵبژاردننی پێشوەختە بڕۆنە سەر ئەم موزوعە تاکەی هیچ بڕیارێک درراوە هیچ هۆشدارێکیش بە پارتی درراویان تەنها پۆست بڵێن تویتێک کۆبنەوەی مەکتب سیاسی لەسەر کراوە داوا ئەوە کراوە بە پۆی دەنگ و بە کۆی دەنگیش لە ناو ئەنجومەنی سەرکرداتی لە ناو مەکتەبی سیاسیش کە مۆڵەتێک دەم بەم حکومەتە ئایا چارەسەری دەکەن یان نا ئەگەر چارەسەر نەکرا ئەوە بژاردەمان لەبەردەما هاوسەرۆکمان لە تویتێکدا ئەمەی فەرموو باسی کرد کە ئەم شێوازەیە سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ بەغداش کە خوبات تاڵەبان هێر لە پشکیەوە سەرۆکایەتی و شاندانە دەکات هیچ زانیارێکە بۆچی ڕێک ناکەون وەکو پەرلەمانتاران پەرلەمان بە پێی بڕیاری ژمارەی ساڵی 2005 مەرجعی باڵای خەڵکی کوردستانە هیچ زانیارێکتان هەیە ڕێک ناکەون ڕێک دەکەون هۆکارێکی چێ بۆ تا ئێستا ڕێکەوتنەکە نەکراوە تەبعەن ئەوەی کە کاقوبات کردێتی وەکو سەرۆکی لیژنەی حکومەت سەرۆکی با بڵێن بەرەی حکومەت بۆ بەغدا ئەوە بووە کە بتوانێت دۆخەکە چارەسەر بکات موچەی فەرمانبەران بگەڕێتەوە بتوانێت بە شێوازێکی تەندروست ئەمە بکات و ئامادەیان تێدایە کە لە بەغدا ڕێکەون بەڵام کۆمەڵی خەلەل هەیە ئەوش ئەوەیە یەکێک لەو بابەتانە پەیوەندی بە خەرجی کۆمپانیاکانەوە هەیە ڕێککەوتن کراوە لە نێوان کۆمپانیاکان و حکومەتی هەرێمی کوردستان کە خەرجی دەوێت بودجەی دەوێت بابەتی دەوێت بەغدا تا ئێستا ئامادە نییە ئەو بەڕێپارەیە سەرفکە بۆ ئەم حکومەتە چونکە شریکایەتی لە نێوان بەغدا و حکومەتی هەرێم زۆر جیاوازە لە عێراق ئەگەر کۆمپانیایەکی نەوتی بێت ئەوە بەپێی ئیشکردنی بەپێی سرویس واتە بەپێی خزمەتەکردنەکەی و لە هەر بۆڕی نەوتێک لە هەر بەرمیلی نەوتێک بەشێک دەبات 4-5 دلار بەڵام لە هەرێمی کوردستان شەریکایەتیە لە بەرامبەریشدا جگە لەو شەریکاتی کێکراوە پێشوەختە پارە وەرگیراوە واتە مەسەلەن لە 2015 1 ملیار دلار وەرگیراوە بۆ ئەوەی نەوتی 2017 پێ بدەن یان هەبووە لە 2018 پێی دراوە بۆی نەوتی 2022 پێ بدەن یعنی بەو شێوازەیە کە دەبێ ئەمە ساغ بکرێت تەنە ناکۆکی سەرخەرجی کۆمپانیەکان یاخود ناکۆکی تریشێ کە لەگەڵ بەغداد ڕێک ناکەون وەکو چی بڵین مەسەلەن ڕێک ناکەون لەسەر ژمارەی فەرمانبەر لە هەرێمی کوردستان کە ئەوان دەڵێن نزیکی 600 شتێکە ئێمە دەڵێن زیاترە وەکو حکومەتی هەرێمی کوردستان دەڵێن زیاترە بەڵێ پێناچی هەرڕێکیش بکەون ینی وادەیەک چونکە هەموو جارێک لە چەند بەغداد خۆیان دەڵێن ڕێک دەکەون دوایش ڕێک ناکەون ساڵێکە هادەڵێن قوڵایی ئێمە بەغدادە کابینەکە خۆی وا دەڵێت قوڵای استراتیژی ئەم کابینەیە بەغداد بەڵام جارە ئەم کابینە نیەتێکی باشتری هەیە بۆ ڕێکەوەی لەگەڵ عێراق دوا جاریش ڕێکەوتن لەگەڵ عێراق شەرمی ئایبەش نییە چونکە خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێی موچەی خۆی دەکەن ئێستا موچە لە 21 کەمی کردووە چاوەڕێ ئەوە دەکات بۆی ساغ بکرێتەوە چاوەڕێ ئەو موچێ دەکات بۆی بتوانێت خۆی بەخێوکە ماڵ منداڵی بەخێوکە و لە پێناوی ئەوشدا کاقوبات ئەمان کارانی کردو بەو شێوازەکە بتوانین لە خزمەتی هەرێمی کوردستان دەبێت باشە بەس بۆکو دوا پرسیارم ناوبڕێکمان هەیە بەس خوبات تاڵەبان هیچ دەسەڵاتێکی پێدراوە کە سەرۆکاتیشان دەکات نگرەیتانە وەکو یەکێتی بۆچی سەرۆکی حکومەت خۆی ناچێ هەموو جارێک خوبات تاڵەبانی دەچێت ئێمەش وەکو خۆما وەکو حیزب ئەوگولیمان کردووە بەڵام دیارە کاک خوبات ئەو بەرپرسارەتی هەڵگرتەوە وەکو جێگەی سەرۆکی حکومەت شۆتە بەغدا دەسەڵاتی واژۆکردنی ڕێکەوتنیشی پێدراوە جێگەی سەرۆکی حکومەتە بۆ پێی نادرێت باش سپاس دەکەم بەڵێ بینەرانی ڕست ناوبڕێژ کورت و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاک ڕەهیب کەرەم وڵای بڕێز سەپارەت بە مامەڵەی حکوومەت لەگەڵ پەرلەمان لە ماوەی ساڵێکە. مامەڵەکەی چۆن بۆ مامەڵەیەکی یاسایی و دەستوریانە بووە؟ خۆی کە حەکیم ئێمە لە هەرێمی کوردستان دۆخێکی یەکجار تایبەتمان هەیە لە ڕووی سیاسی و لە ڕووی دیموکراسی و لە ڕووی یاساییشەوە. ینی ئێمە لە پەرلەمانی کوردستان ئێستا زۆرینەیەکمان هەیە، بەڵام زۆرینەیەک کە پشتیوانی حکوومەت دەکات بەڕاستی. حکوومەتێک کە ئێستا خۆ دەبینی چۆنە ئەو کابینی نوێ ڕوبەڕوومان بۆتەوە لە پەرلەمانی کوردستان ئەم زۆرینەیە تەحەکوم دەکات لە ڕووی یاساییەوە لە لیژنەکانی منۆزدەی لیژنێمان هەیە تەحەکوم دەکەن لەو بابەتانەی کە ئەوان حکوومەتن زۆرینەی ڕەها دەخوات بەو دەنگان دەڕۆ. ئێمە کاری ئێمە یاساییە، ڕێژەی یاساییەکە ئێمە تەواو ناکە بەرامبەر بە بەوانەی کە زۆرینن. بەڵام ئەم ئەقڵێتی کە با بڵێن حکومڕانی بەرامبەر بۆی پەرلەمان جیاواز بێت جیاواز دەبێت لە هەندەران لە دەڕێی وڵات جیاوازترە. مەسەلەن تۆ کۆنترین پەرلەمانی دنیا بەریتانیا، لە بەریتانیا حیزب ناو حیزبی خۆی ململانە یەکتر دەکات ناو پەرلەمان. باشە کەسایەتی ناو پەرلەمان خۆی هەمان حیزبە هەمان با بڵێن ناو پەرلەمان هەمان ئاستی منافەسەی دەکات، ڕکابەرێتی دەکات. ئێستا ئەگەر دەبینین ئێمە لە 2015ەوە بۆ 17 سەرۆکوەزیرانێکی بۆ بەریتانیا، لە 17 تا 19 سەرۆکوەزیرانێکی هەبووە، لە 19 تاکو ئێستاش هەر سەرۆکوەزیرانێکی دیکەی هەبووە، هەمووش یە حیزبە،
هەمووشی منوانەی ناوی خۆی دەکەن لەسەر خزمەتکردنی خەڵک لەسەر بابەتی دیکە یاسایی پەرلەمانی ڕێژەیی کە زۆر ئاسایی ڕخی دەبکەی زۆر ئاسایی دەپێچینە دەبکەی من لە ماوەی پێشوو لەناو کۆمەڵایەکی حیزبی باسی دەوم کرد کە ئێمە لە هەرێمی کوردستان لە 29 ساڵی ڕابردوو نەمانتوانی و یەک وەزیر دەرکی متمانە لێ وەرگێت کە دەسەڵاتی پەرلەمانی کوردستان دەتوانێت ئەمە بکات یعنی لە هەموو پەرلەمانەکانی دنیا ئەمە پەرلەمانە دەبێت بەم شێوازە بکرێت لە حیزبی ئێمە شۆ داوا ئەوم کرد کە هەر حیزبێک بێت کە متمانە لێ بستێنێتەوە بۆ ئەوەی نمونەیەکی جوانی حکومداری بێت نمونەیەکی جوانی پەرلەمانی بێت ینی ماقولە ئێمە دوای 29 ساڵ حکومڕانی ئەو فەسادی کە دروست بە ئەو گەنەڵی کە دروست بە بەو هەموو ڕێگا و نشێ و هەورازە ڕۆیشتوین بەم شێوازە تا ئێستا یەک وەزیر متمانە لێوە نەگیرا بێت باش هاوسەرەکان بە دنیای و تەکیدیان لەوە کردوکە ئێمە توانای ئەومان هەیە بتوانین ئەو کارە بکەین و ئینشاڵڵا لە داهات بەڵام بۆچی لە مادەمە گەرەوتوانەتەنێ خۆتانەوە دەست پێ ناکەن جێگری سەرۆکی لە پشتی ئێوەیە بۆ تاکوێ ساویش ناتو دانیشتێکی پەرلەمان لێپرسینەوەی لێ بکرێت لەبارەی گفتوگۆکان لەگەڵ بەغدا وەکو دانیشتین فەرمی دەڵام نەک لیژنەکان لەسەر مەسەلەی موچە بڵین کارنامەی حکوومەت بەرپرسی یەکەمی ئەم کابینیە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە باش بەڕێزیان زۆرینیان هەیە لە پەرلەمانی کوردستان نایەتە پەرلەمانەوە داوامان کردو بێتە پەرلەمانەوە بە هیچ شێوازێک چووکە زۆرینیان هێنانی بۆ پەرلەمان ئەستەوە بۆچی نایەتە پەرلەمان بۆ چوونی بەڕێزت دەگرێتەوە بۆ حیزبایەتی دەگرێتەوە بە ئەوی زۆرینەیەکی لە پەرلەمانی کوردستان ڕەنگە ڕێگر بێت بڵین قوبات تەڵبانی ئامادەی هەیە بەڵنیایەوە ئامادەیە ئێمە سەرۆکی حکوومەتمان لە ڕابردوودا پشکیەکی نیشتیمانی کوردستان بوو هاتۆتە پەرلەمانی کوردستان تر جێگرەکەی چۆن نایە باش سەبارەت بە لەم ساڵەدا داواکاری هەیە بۆ بۆی بانکێشی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و نەشات بن ئێمە تا ئێستا داوامان نەکردووە وەکو داواکردن ئەسخۆ فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن داوایان کرد بەڵێ داوایان کردووە و ئێمە ئیدمان کردو کە دەتوانن ئەم کارە بکەن و لە ئایندەدا لە هەفتەی داهاتوو ئێستا لیژنەکانمان خەریکی راپۆرتن بۆی ئامادە بکەن بۆ ئەوی بتوانین کۆبوونەوەیەک سازکەین بۆ هەفتەی داهاتوو بۆ بانگێشتیانکەین باشە بەس وەکو سەرۆکی پەرلەمان کە پێشتر ئەو بڕیارە نایاسایی درا بە کورد تاکەی حوتیار پارێزبەندی لەسەر پەرلەمانتار سۆران عومەر هەڵوەشاندەوە بەڵام ئەمڕۆ دادگەی لێکۆڵنەوەی هەولێر فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرکردووە سەرۆکی پەرلەمان کە لە پشکیەکی نیشتیمانیت هەڵوێستێکی دەبێت یاخود فراکسیۆنەکەی مادام بڕیارێک لە پەرلەمان هەڵوەشا بێتەوە و دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان بێت چۆن دادگا بڕیاری دەستگیرکردنی بۆ دەردەکات بەڵێ دیارە ئێمە وەکو فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان هیچ بەرگریمان لە هیچ کەسایەتێک نەکردووە لە وەکو کەسایەتی بەرگریمان لە پەرلەمانتارێک کردووە پەرلەمانتارێک لە هەرێمی کوردستان کە دەنجی خەڵکی هەرێمی کوردستانی هێناوە مەفروزە ئازاد بێت بە ئازادی خۆی بە بەڵگەکانی خۆی قسەی خۆی بکات بۆی پەرلەمانتار بێت چکە ئەو نوێنەری خەڵکە دەتوانێت کاری خۆی بکە یانی ئەمە با بڵێن نیشانەیەکی مەترسیدارە بۆ داهاتوو پەرلەمانتارێک کاتێک کە لێکۆڵینەوە دەکات کاتێک کە دێت باز لە هەندێک بابەت دەکات کەندەڵی تێدایە بەڵگەی تێدایە ئەمانی تێدایە پارێزبەندی لێ وەرگیرێت ڕەنگە ئەمە هەڵبژیرێت ڕەنگە ئەمە بۆ داهاتوو مەترسی بۆ یاخود پەیامێک بۆ حیزبەکانی دیکە باش بەس سەرۆکی پەرلەمان یاخ فراکسیۆنەکەیەوە نابێ یاخود هەموو فراکسیۆنەکان بەگشتی نابێ هەڵوێستیان نابێت بڕیارێک هەڵۆشاوتە و دادگا بڕیاری دەستگیرکردن بۆ پەرلەمانتارەکە هەڵوێستە زیاتر کە حەشیم بەرەو کوێ بچی ئەوان زۆرینە لە پەرلەمانی کوردستان ئەوە لە پەرلەمانی کوردستان زۆرینەیەکە بێت لە هەموو پەرلەمانەکانی دینە زۆرینە دەخوات باشە بەس دەکرێت بڕیاری سەرۆکی پەرلەمان کاری پێ نەکرێت کە هەڵوەشاندوێتەوە بڕیاری سەرۆکی بەڵام بڕیار بە بڵین کار بە بڕیاری جێگری سەرۆکی پەرلەمان بکرێت خۆی زۆرینەیەک دەنگی داوە بەم پارێزبەندیە ینی هەڵگرنی پارێزبەندی زۆرینە دەنگی پێداوە سەرۆکی پەرلەمان ئەو توانایەکی هی بوو لە ڕووی یاسایی و ئەنجامی داوە و ڕوبەڕووی یاسای کردوێتەوە و چاوەڕی نەتیجەی بەرەو کوێ دەڕات پێ دوایم بڕیارەی دادگەش ئەمڕۆ هەر نایاساییەکە کردوێتی بڕیاری دادگا وەکو یاساییە ینی بۆ یاسایی نییە بە یاسایی کراوە بەڵام شێوازی کردنەکەی شێوازی ڕوانکردنی شێوازی بەم شێوازی کە پەرلەمانتارێک پارێزبەندی هەڵبژیرێت ئەمە لای ئێمە ڕەوانیە باشە سەبارەت بە حکوومەت و کللتوری دەست لە کارکێشانەوە ئەوەی خۆت باسی دەبوون لە وڵاتی بەریتانیا کاتێک کە حکوومەت ناتوانێت هەرکەکانی خۆی جێبەجێ بکات حکوومەت دەگۆڕدرێت سەرۆک وەزیرانێکی نوێ دێت لە کوردستانیش پێ دوای ئێستا ئەم کابینی کە ساڵێک تێپەڕێوە پێویستە کەسێکی تر ڕاستپێرە یاخود هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێت گۆڕانکاریەک بکرێت
خۆی کە حەکیمەک و باسم کرد دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی تایبەتە و لە 29 ساڵی ڕابردوو ئەو کولتورە دروست نەبووە کە کەسایەتێک یان سەر حکوومەتێک حکوومەتێک لە هەرێمی کوردستان دەست لە کار بکشێتەوە لەسەر خزمەتکردنی خەڵک. هەمیشە ئێمە وەکو حکوومەت وا بووە کە بینیمانە هەمیشە درێژەی پێداوە کە بمێنێتەوە تا هەڵبژاردنێکی داهاتوو. ئەم کولتورە بەداخەوە بوونی لە هەرێمی کوردستان کە بکشێتەوە و لە وڵاتان زۆر ئاساییە کە خزمەت نەکرێت بکشێتەوە. بەڵام دۆخی ئێمە لە خۆڵەڵاتی ناوڕاست بابەتێکی دیکەیە کە لە هەرێمی کوردستان هەیە، عقڵێتی جیاواز هەیە، ڕۆشنبیریتی هەیە، جیاوازی هێز هەیە، جیاوازی چەکداری هەیە، ینی کۆمەڵی بابەتن کە جیرۆدە بوون بۆ قوارەی هەرێمی کوردستان. باشە بەڕێز وەکو پەرلەمانتارێک ئەگەر حکوومەت بڵێن لەو کارنامەیە کە ساڵێکە چەندی پێدەدەی لە سەد چەند دێنێ بۆ چوونی بەڕێزت؟ وەکو چۆن ینی بۆ لەو بەڵێنەوەی کە بە خەڵکی داوە کارێکی ڕێژەیی نییە. بەڵێ کارێکی ئەمە شێوازێت تا ئێستا بینیمانە مەعادەلەکە کە ڕۆیشتووە بەم شێوازایە کە ئێمە ئیبینی سەرکەوتوو نەبووە. باشە بەزۆکو پەرلەمانتارێک دەتوانی شتێک بڵێ کەم کابینێ کردوویەتی شتێکی هەیە بڵێن کردوویەتی و پێشتر باسم کرد باش بێت بڵێ من پێشتر باسم کرد ئێمە لەم ساڵێک کە بینیمانە من سەرەتای ئەم دامەزراندی ئەم حکوومەتە من وتومە کە هەندێک خەسڵەت هەیە کە لەم حکوومەتەی کابینینەوە بوونی نییە کە بوونی نەبێت بەرەو باش ناچێت بەرەو سەرکەوتنی چاکەی هەیە چاکەوەندەی کەرێت بینی بنۆکو چاودێری کارەکانت کردەوێ لەڕووی چاکیەوە چاکی چی بمێنێت ئێستا 21 موچە بڕاوە دۆخی نەوت بەو شێوازێ موچەنی بە خەڵکی تۆ بۆ ڕینەوتە بفرۆشی لە بەرامبەردا کری ساڵانەی زیاتر بێت لە بڕی فرۆشتەکەی کە لە پێناویدا فرۆشتە یعنی چاکی لەکوێدا ئەمە باش سەبارەت بۆی کە پێشتریش خۆت یاداشتێکت ئاراستەی تۆ یەکگرتووەکان کردبوو سەبارەت بە دۆخی هەرێم بۆی تداخل بکات بە تۆ یەکگرتووەکان دەتوانێت هیچ شتێک بکە یادەستەکە چی لە خۆی گرتبوو دەتوانێت هیچ بکات بۆ دۆخی هەرێم یاخود ئەوانیش بێدەنگ نین لەم بارودۆخی کە لە کوردستانە دەگوزارێت کە حەکیم دیارە من لە 22 شەشی ئەم ساڵ نامەیەکم ئاراستەی نەتەوەی گرتوەکان لە هەرێم لە عێراق کرد دەربارەی دۆخی هەرێمی کوردستان و داوای سێ خاڵم لێکرد تەمان لایانی ئەوان وەکو لایانی نەتەوەی گرتووان لایانی وتەبلەشکردن لایانی ئەوەیە کە ڕاوێژکاری پێ بکەن بتوانن ڕاوێژ بدەن بە هەم حکوومەتی عێراق و هەم حکوومەتی کوردستان. باسم لەوە کردو کە مەترسیەکی جا زۆر گەورە هەیە کە ڕێژەیەکی زۆر گەنجان دەنگ نادەن بێهیوا بوون بێمتمانی دروست بووە یعنی مەسەلەن بەقەت دەنگی پارتی لە سلێمانی دەنگ نەدراوە تەسەوەر کە بەقەت دەنگی پارتی کە هێناوێتی لە دو هەڵبژاردندا دەنگ نەدراوە پارێزگای سلێمانی دەنگ نەدراوە یعنی خەڵک ئەوەندە متمانی پێنەما بۆچی چکە پێی وایە ئەم پەرلەمانە کە زۆرینەیەکی ڕێهای تێدایە ناتوانێت ئەو داوای کە هەیەی جێبەجێ بکە یعنی ئەو داوای هەیەی هەوڵاتیان لە پەرلەمانی کوردستان جێبەجێ بکرێت ئەوش دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەگەر ئێمە بتوانین ئەم پەرلەمانە بەهێزکەینەوە دانەخرێت یعنی ئێستا تا ئێستا دوو جار پەرلەمانی کوردستان داخراوە ئەمە طبعا لە بەهای دەدرێت لە شکۆی دەدرێت چۆن دوو جار داخراوە ئەی تۆ لە 90ەکان 96 داخرا ئەم ساڵی 2015 بەڵێ بۆی داخرا بۆی چیوە داخرا بە بوونی ئەو شخۆی ناوخۆ ئەو ینی تۆ ئەم بابەتانە کە تەتەوەڕ دەکەن باش وای لێ داوایەوەت کردبوو کاڵبژاردننی پێشوەختای بکرێت لە کوردستان نەخێ داوای ئەوم نەکرد داوای ئەوم کردبوو کە با بڵێن پەرلەمان و دامۆزراوەی ئەنجومەنی دادوەری تایبەتمەندی خۆیان بپارێزرێت یعنی ناکرێت ئەم بە شێوازێک بین کە چۆن تایبەتمەندی دەپارێزرێت مەسەلەن تۆ لە هەموو ناوچەیەکدا لە هەموو پەرلەمانێکی ڕاستەقینە دامەزراوێکی ڕاستەقینە دەبێت بەهای خۆی کاری خۆی بپارێزرێت باشە تۆ لە ساڵی 2015 زۆرینەیەکە بوو لە پەرلەمانی کوردستان داوای ئەوەی کە سەرۆکی هەرێم کۆتایی پێ بێت وا دەکەی باش تۆ هێز بێنێتە سەری ئەمە پارێزێ باش بەس داوای وشت کردبوو ینی لەو ئەزمموی وڵاتانی دنیاش پەرلەمان و بڵین دەسەڵاتی دادوەری بۆجێی تایبەت بە خۆی هەیە بۆی چاوی لە دەستی حکوومەت نەبێ ئەوی کە ئێستا ئێمە دەیبینین پەرلەمان بڵین دامەزراوەکانی تر چاویان لە دەستی حکوومەتە بۆی کە بودجیان بۆ کارەکانیان خۆی بەپێی یاسای ژمارە 23 2007 کە یاسای ئەنجومەنی دادوەریە لە مادەی 4 ئاماژ بۆ دراوە کە ئەنجومەنی دادوەری بودجێکی تایبەت بە خۆی دەبێت کە پێم وایە 48 ملیار
دینارە بانگانە بەڵ بەخۆی دەبێت کە بۆی ئەوەی هیچ کارێک هیچ لێبڕینی کاری تێنەکات بۆی کاری خۆی بکات دادوەر سەربەرخۆ بێت کاری خۆی بکات بەڵام سەیری دەکەی پەرلەمانیش بە هەمان شێ ئەوەستە دامەزراوەکە مەمەسمە تەنها ئەنجومەی دادوەرینی ئەوەستە دامەزراوەکانە دەبێت جیاوازی تێدا بێ ئەمە لە هەموو دنیادا هەیە پێی دەڵێن checks and balances یعنی جیاوازی نێوان دامەزراوەکان بۆ ئەوی حکوومەتەکە بتوانێت خزمەتی زیاتر بگەێنێت بتوانێت بە شەفافی کاری خۆی بکات باش سەبارەت بە لا مرکزیت پێشتر کە حەکیم دەمەوە بە باسکەم طبعا 2 هەفتە دواتر یونامی واتە نەتەوەی گروپەکان لە عێراق جوابی دامەوە بە شێوازێک جوابی دامەوە کە ئەوان کاری ڕاوشکاری دەکەن و ئەو داوای من لێم کردوون ئەوان پێشوازی دەکەن دەیانوێت زیاتر قسەی لەسەر بکەن و داوای ئەویان کردو کە ئێمە کا لەسەرەوە بکەین لەناو ئەم پرۆسەیەکی کوردستانی و عێراقیە کە ئێمە دەستمان بۆ بردە دامەزراوە جیاواز یاخود جیاوازی بکەین لە نێوان دامەزراوەکان بۆ ئەوەی بتوانێت سەربەخۆیی کاری خۆی بپارێزێت و داوای ئەویان کردو کە ڕاگەیاندن بەهێز بکرێت کا لەسەر ئەوە بکەین ینی ڕاگەیاندن دەورێکی یەکجار کاریگەری هەیە ئەگەر بە کاری خۆی هەڵستێت ئەمانە ئێمە لە داهات و کوبرن کاتمان زۆر کەماوە بە سەبارەت بۆی کە پێشتر لا مرکزیت لای یەکێتی نیشتیمانی زۆر گەرم بوو چی بە سەراتی چ پرۆژەیەکێ تەنایەن هەڵایەکی عەلامی بوو بۆ دەستکەوتنی پۆست نەخێر ئێستاش بەردەوامە ئەم کارە چکە لا مرکزیت یەکێکە لە کارە هەرە بەجێیەکان بۆ ئەوەی بتوانێت خزمەتی ناوچەکان و شارەکان بکرێت من لە ماوەی پێشودا باسی لا مرکزیەتی ئەڵمانیام کرد باسی لا مرکزیەتی سویسرام کرد لە ئەڵمانیا کاتی ئەوەی کە شەڕی جیهانی دووەم ڕوویدا ئەڵمانیا بوو بە دوو بەشی ڕۆژئاوا بەشی ڕۆژهەڵات هەبوو تا ساڵی 69 تر دیواریشیان دروست کرد تا ساڵی 91 تر جیاواز بوو بەڵام کاتێککە یەکیان گرتەوە ساڵی 91 بەدواوە یاسایەکیان دەرکرد کە لە هەردوو شارێکە پایتەختەکە پایتەختی ڕۆژهەڵات کە بۆن بوو لەگەڵ بەرلین ئەو کاتە ڕۆژئاوا بوو پایتەختی کە هەردوو لە یەک بگرنەوە هەر یەکە و کۆمەڵێک وەزارەتی بۆ دیاری بکرێت بۆی ئەو ناوچەیە خزمەت بکرێت هەر یەکە و با بڵێن بارەگایەک یاخود با بڵێن ناوچەیەکی کاری هەبێ ئۆفیسێکی هەبێ لە شارەکانی یەکتری بۆی هیچ لایەک دوانەکەوێت تا ئێستاش ئەم سیاسەتە بەردەوامە بەرلین پایتەختی فەرمی ئەڵمانیایە بەڵام بۆنیش پایتەختی خزمەتکردن لەوێ کۆمەڵێک وەزارەتن کە بەردەوام تەنسیقیان هەیە لەبیان بەرلین بۆ چوونی وەڕێزت دەکرێت لێرە لە کوردستان دوو پایتەختی ئیداری هەبێت یاخود وەزارەتەکان دابەزێنرێن کارگێری ئابووری ئەمانە هەمووی گرنگ کە بوونی هەبێت مەسەلەن ئێمە لە 2005 کە یەکمان گرتەوە دەبایە ئەوە بکەین وەکو لایەنێکی نیشتیمانی کوردستان بۆ ئەم سنوورە بەدوانەکەوێت باشە بەس دەکرێت بڵێن چەند وەزارەتێک لە سلەیمانی بێت چەند وەزارەتێک لە هەولێر چەند وەزارەتێک لە هەڵابجە لە گەرمیان لە ڕاپەڕین نەک لە دابەش بکرێت نانە مەسەلە ئەوە نیە دابەش بکرێت بەسەر ئەوە مەسەلە ئەوەیە کە دوو پایتەختی ئیداری هەبێت بۆی سەرکەوتوتر بێت خزمەت زیاتر بگەینە مەسەلەن تۆ لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا تا ئێستا زۆر سەرکەوتوو بە ئەو پرۆسێک دوو پایتەختی ناوی بەرلین و بۆنە یعنی دەسەڵاتەکان ڕاستە لە بەرلینە بەڵام لە بۆنیش حکومڕانی هەیە لە بۆنیش وەزارەت هەیە ئەوەی کێش یەکێتی بە کورتی داوای دەکرد لە خزمەت لا مرکزێتەکە ئەوەی دەسەڵاتی زیاتر بەم سنوورە بدرێت تەرە سەڵاتی کارگەری چووکە لە کارنامەی دەسەڵات شۆڕ بکرێتەوە بۆ لە کارنامەی کابینی نوێن بەس باسی دەسەڵاتی کارگەری دەکات باسی دارایی ئێمە داوای کارگەری داراییش دەکەین ینی هەردووکی کارگەرێکە سوودی نیەگە دارایی لەگەڵ نەبێت سوودێکی ئەو تۆ نیە وەکو ئەوەی کە دارایی هەیەی بۆچی ئێستا و بڵین داهاتانی کە لەم سنوورە هەن ناگەڕێنەوە من نمونەیەک سنووری سلێمانی یاخود دەچنە خەزێنی حوڵستا هەشتای غازی هەرێمی کوردستان با بڵێم لە سلێمانیە لە سلێمانیە کە با بڵێن داهاتەکەی دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و سلێمانیش ئەو سوودەی لێ نابینێت لە تەقتەق بەپێی یاسای ژمارە 2015 دەبێت لە پەترۆدۆلا لە سندوقی نەوت دەبێت پارە وەرەدێت کۆی و تەقتەق ئەمانەکە دەڕێت تا ئێستا 12 بلیۆن دلار نەوت فرۆشراوە لە تەقتەق دەوەتی کابینەی یەکگرتوو پەیدا بۆتەوە لە 2005 $1 بەرنەکەوتەوە کۆی و تەقتەق ینی ئەمانە بۆ کوێ دەچن ئەگەر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەچێت بۆ کوێ دەچن ینی لەکوێدان بۆچی ناگەڕێتەوە بۆ ناوچەکان کە لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان و یاخود حکومڕانی ئەوانی تێدا بوون لە پێشتردا وەکە حەکی من دەمێ باسی دوا قسەشت بە کورتی بە سپاس دەکەم باسی ئەوە دەکەم کە چاکسازی کە ئەنجامانداوە لێرە بەردەوامە تەبان ئەم چاکسازی کە کراوە ئێمە دەنگمان پێداوە لە 2/3/2020 بوو بە یاسا ژمارە 2 و لەوێ و کۆمەڵێک
چاکسازی ئەنجام درراوە بەڵام ئەم چاکسازانە کە لەوێ باسمان کردووە ڕاستە بڕێکی باش دەکرێتەوە بۆ حکوومەت یاریمی کوردستان ڕێک دەخرێتەوە باڵاکان خانشینیان کەم دەکرێتەوە هەندێک بابەتی دیکەی زەرورەتیدا پاسەوانەکە ڕێک دەخرێتەوە بەڵام هێشتا ناگاتەوە چاکسازی کە لە نەوتا دەبێ هەبێت و دەمێ ئەوە ڕوونکەمەوە هەر کەسایەتێک هەر پەرلەمانتارێک با بڵێن کە لەم ماوەی پێش و بیستومە کە ڕەتیان کردو کە شمولی خانشین دەکەن بەڵام بەپێی ئەوەی کە لەم یاسایە دەنگمان پێداوە هەر ئەندا پەرلەمانێک مافی خانشی بوونی هەیە بێجگە لە تەمەن ئەوانەی کە تەمەنیان با بڵێن 25 ساڵ بەرەوسەرە تاکو و 45 ساڵ بۆیان هەیە خانشی من زۆر ئاسایە 45 ساڵ بەرەوسەرش بۆیان هەیە بەڵام ڕۆژەکەی جیاوازە ئەوانەی لە خوار 45 ساڵن با بڵێن بۆیان هەیە لە ستا 25 مچی ئێستا خانشین بن ئەوانەی کە 45 ساڵ بەرەوسەرن ئێستا 50 بەرەوسەرە بۆیە بەڕاستی ئەم کەسایەتیانە ئەم پەرلەمانتارەکە ئەم جۆرە قسانە دەکەن بەڕاستی دەبێت تەحملی ئەوە کە بەرپرسیارە بەرامبەر ئەو قسەیانەیان هەموو پەرلەمانتارێک لە هەرێمی کوردستان جیاواز لە پەرلەمانی عێراق چونکە لە پەرلەمانی عێراق بەپێی یاسا کە یاسای ژمارە 9 2014 باز لەوە دەکات ئەندا پەرلەمان خوار 45 ساڵ خانشین نابێ بەڵام لە هەرێمی کوردستان بە شێوازی سپاس دەکەم سپاس بۆ کاک ڕاهی ڕاهبەر ناوی پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەی لەگەڵ ماوەی سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بە هاوکاران تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ